ڕوانگەی کوردی بۆ هەڵبژاردنی ئەمریکا. ترامپ یاخود کامالا هاریس لە بەرژەوەندی کووردە لەگەڵ نزیک بوونەوەی ڕۆژی هەڵبژاردنی سەرۆکی ئەمریکا کە بڕیارە ئەم سێشەمەیە ئەنجام بدرێت. هەڵوێست و پشتیوانیەکان ڕوونتر بۆتەوە. لەم چوارچێوەیە دوای لێکۆڵینەوە و بەدواداچوون ستاندەر ئەو خوێندنەوەیە دەخاتە بەردەم ڕەوەندی کوردی لە وڵاتی ئەمریکا. سەرەڕای ئەوەی پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ئەمریکا ڕەهەندی زۆرە واڵۆزە، بەڵام ئەوەی وێنە گشتەکەیە بۆ کورد تا ڕادەیەک ڕوون دەردەکەوێت. ئەزموونی کورد لەگەڵ 4 ساڵی حکومڕانی ترامپ تا ڕادەیەکی زۆر خراپ بووە. بەو پێی ئیدارەی ترامپ سیاسەتی خۆی بە شێوەی تەواو لەسەر بەرژەوەندی ئابووری و کشانەوەی پارە دەبینێتەوە، کەمتر بەلای پرەنسیپ و مافەکاندا دەچێت. هەر بۆیەش هەموو ڕێکەوتنەکانی لەسەر بنەمای ئەوە ئەنجام دەدات کە چی دەست دەکەوێت. هەر لەسەر ئەو بنەمایەش ڕێکەوتنی لەگەڵ تورکیا کرد و بەشێکی ڕۆژاوای کوردستانی بۆ سوپای تورکیا بۆ داگیرکردنی چۆڵ کرد. بەو پێش بێت ئەو ستراتیژیەتی ترامپ لە بەرژەوەندی وڵاتانی زلهێز و خاوەن ئابووری بەهێزە. بە پێچەوانەوە زیانی گەورە لە وڵاتانی بێدەوڵەتی هاوشێوەی کورد دەدات. بایدن بە هەموو تێبینیەکانی سەری شارەزای دۆزی کورد بوو. ترامپ هیچ ئاگایەکی لە دۆزی کورد نییە و بە ئاسانی سەودای پێدەکات. بە تایبەت کە ئێستا ناوماڵی کورد زۆر پەرتەوازەیە لە ناوەخۆ. ئەگەر هەڕەشەیەکی دەرەکی گەورەش دروست ببێت، زیانی زۆر گەورە بەر هەموو بارچەکانی کوردستان دەکەوێت. بۆیە بە خوێندنەوەیەک لە گۆشەنیگای کوردەوە دەردەکەوێت. پێویست دەکات و بەرژەوەندی کورد لەگەڵ ئەوەدایە پشتیوانی ئەم بۆچوونە دەکەین کە کوردانی دانیشتووی ئەمریکا پشتیوانی ترامپ نەکرد. بە هەموو تێبینیەکانیەوە دەنگ بە دیموکراتەکان بدەن.